مامۆسای بەڕێز ئامۆژگاری بەڕێزتان بۆ ئەو کەسانەی کە لە شوێنی سەلامکردن ینی لە شوێنی ئەوەی کە بڵێن ئەسسەلامو عەلەیکوم دەڵێن سەڵاو یان ئێوارە باش یان های یان حتا دومایگە ئامۆژگاریتان بۆ ئەو کەسانە چییە؟ وڵڵاهی ئامۆژگاری ئەوە یەکەم شت ئەجر و پاداشێکی زۆر لە دەستخۆی دەدا تو بڵێی سڵاو بیانی باش سەباح الخیر سەروەرناک شتێکی بگرە سەلام و قسانە دەکا ئەوە مخالفەی سونەت جوڵاتەوە دەکرێت تاوانباریش بێت بۆ چونکە شەعیرەیەک دروشمێکی ئیسلامی فەرامۆش کردووە گرنگی بە شتێک دەدا کە لەوانێ تقلیدی غەرب بێت تقلیدی کەسانی تر بێت بەڵام دەکرێت دوای سەلام کاتێک کەوتێ سەلام عەلەیکوم دوای ئەو بڵێ ئەرێبیانیتان باش وەزتان چۆنە هەر قسەیەک هەر جۆرە سەلام و گفتوگۆیەک لە دوای سەلامی ئیسلامەتی دروستە بەڵام پێش ئەسسەلامو عەلەیکوم ورحمەتوڵڵا هیچ دەستەواژە و بەکارهێنانی هیچ سیغەیەکە دروست نییە بۆ سەلام کرد. بارك الله فيكم. مامۆسای بەڕێز کەسانێکیان بەبێ ئیزن لە ناوکاو خۆ دەکەن بە ماڵدا یان خۆت یاخود لە کەلێنەی دەرگا سەیری ژوورەکە دەکەن ئایا سزای ئەو کەسانە چییە و هەروەها ئامۆژگاری بەڕێزتان؟ بارك الله فيك. سزای ئەو کەسانە لە فقی ئیسلامی داهاتوو دەڵێ ئەگەر کەسێک لە دەرگاوە سەیری ماڵێکی کرد بەبێ ئیزنی ئەوان ماڵیش پێی زانی کە ئەو کەسە سەیری ماڵەکەی دەکەن بە بەدزیەوە دەڵێ ئەگەر لەو کاتەدا هەر شتێکی تێبگرێ بەردێکە دارێکە چوزان هەر شتێکی تێبگرێ بەر چاوی کوێرکە ئەو کەسە هیچی لەسەر نییە بە هەدەر دەڕوە ئەو چاوە ئەو ئەندامەی بە هەدەر دەڕوە ناتوانێت داوای قەرەبوو تۆڵە بکاتەوە بۆ چونکە ئیشێکی کردووە قابل ئەوەیە کە ڕەتفعل خراپ وەربگرێت بۆیە ئەمە لە فقی ئیسلامیدا باسیەوە کرا وەکو سزا ئەمما وەکو تاوان لای خۆی گەورە تاوانبار بێ ئەمە پێچوانێ ئاەتەکە دەجوڵێتەوە کە خۆی گەورە داوای ئەوە دەکات ئێمەی موسڵمان پابەندی و ئادا ببین کە بەسەر بەرزانە وەئتوا البیوتە من ئەبوابها خۆی گەورە دەفەرمێن بڕۆنە ماڵەکان لە دەرگاکان و لەن نەک لە بەسەر دەرگا و لە پشت ماڵەکان من ئەبوابها زۆر بەسەر بەرزان لە دەرگا دێ لە دەرگا دەچێت ماڵەکان نەک لە بنی دەرگا و لە سەری دەرگا سەیری ناو ماڵ بکە ئەمە جاسووسیە ئەمە سەیرکردنی شتێک کەسی بەرامبەر حەز ناکاتەوە سەیری کرد ئەمە تێپەڕاندنی سنووی بەرامبەرە شەرعی ژەمەی قبوڵ نییە بۆیە ئامۆژگاریم ئەوەیە بەڕاستی ئێمە وەکو موسڵمان جیا لە هەموو کەسانی تر و بەتابەتی ئەوانەی کە سیمای دینداریان پێوە دیارە دەبێت ڕەچای ئەو ئادابانە بکەن یعنی سەیری ماڵ و شتی تایبەتی کەس نەکەین جا ئەوە بۆ مەسەلەی ینی ئەو تۆڕە کۆمەڵاتانەی کە ئەمڕۆ هەیە بۆ ئەوە ڕاستە بۆ نمونە جەنابەت فەیسبووکی شخصی خۆت هەیە ئەمن بێم هاکی کەم بەس بۆی بزانم تۆ نهێنیەکانت چییە بە تاوانە وەکوە بسم بەسەر دەرگای ماڵێکدا بسمە ناو ماڵی کابرا بزانم باسی ستەکە چۆن ئەو قەدەغەیە باماشێ ئەوەشان هەم ینی قەدەغەیە چکەوە سنووری توێ شەرع ڕێگەی نەداوە کە تۆ سنووری بەرامبەر ببەزێنی والله أعلم. بارك الله فيكم. مامۆسای بەڕێز کۆنەبوونەوەی خێزان لەسەر یەک سفرە بوتە هۆی نەبوونی بەڕەکەت ئایا هۆکار و چارەسەرەکیی چییە؟ وەڵاهی هۆکارەکەی کاتێکەوە خێزان لەسەر یەک سفرە بێکەوە بۆنە باوک و دایک و منداڵەکان هەمویان بێکەوە نان نەخۆن لاوانێ هەر عایلە هۆکاری خۆی هەبێ عایلەی وا هەیە مەسەلەکە پەروەردەیە ئەو باوکە نەیتوانی پەروەردەیەکی ماڵەکەی خۆی بکە هەمویان لە کاتی نانخواردندا بێکەوە بن بەڵکو ینی هەندێک باوک هەیە زۆر مڕەتەبە ینی وا پەروەردەی منداڵەکانی کردو نەک بێکەوە نان دەخۆن بەڵکو هیچ منداڵێک دەست ناکە بە ناخواردن تاوەکو باوکی دەست پێ نەکە ئەمە ئەدەبێکی جوانە ینی بە ئەرچی دایک و باوکە بەڕاستی منداڵەکان ڕابێنن کە بێکەوە نابخۆن ینی چاوەڕێکەن تاوەکو باوکیان دەست پێ دەکات ئەوان دەست پێ بکەن ئەو ئادابانە لەسەر دایک و باوک کە فێری منداڵەکانمانی بکەین ئەمما بین هەر کەسە لە ژوورێک و هەر کەسە لە کاتێکدا و کەسە جۆر خواردنێک بخوا و کەس ئاگای لە کەس نەبێ ئەمە یەکەم شت بەرەکەت ناهێڵ چکە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی السەلام وەسەلام باشترین طعام خەیر طعام ما کەثرت عەلەیه ئەیدی باشترین خواردنەوە خواردنەیە کە زۆرترین دەستی لەسەر بێ ینی لە یەک کادا زۆرترین کەس لێی بخوا و بێکەوە بن نەک یەک کەس بەتەنها و بە تەجروبەش ئێوەش لەوانە هەستان پێکرد بێ ئەگەر تۆ بەتەنها لە ماڵەوە بی
بۆ نەخوارەی بۆ خۆت حازرکەی زۆر ئیشتیهاد نایبە حەزت لێی نییە بەڵکو ئەگەر میوانتان هەیە قەڵەباڵغی زیاتر حەز بۆ خواردن دەچێت ئیشتیهات هەیە ئەمە بەرەکەتەکەی کاتە بێکبوونی خێزان کۆبوونەوەیان لەسەر یەک سفرە بەرەکەتی تێدایە ئادابی تێدایە ئەما تەوازەبوون بەڕاستی ئەوە نەقسە لە پەرۆدەی خێزانەدا ئەوجا بەڕاستی خلافی دەتوان بڵێم سونەتیشە بەڵکو کۆبوونەوە و پێکبوون ئەوە تەواوتر و پەسەندترە والله ئاعلم. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز کەسانێکن کە دەم شەڕن و قەسەی خێردانکەن هەمیشە خەریکی بوهتان و وەکو بڵێن دلی خەڵکی ئازار دەدەن ئەرێ ئامۆژگاری بەڕێستان بۆ ئەم کەسانە چییە؟ بارەکەڵڵا وڵا ئامۆژگاریم ئەوەیە کە ئەو کەسە دیارە لە چاکەی خۆی بێزارە لە نوێژی خۆی بێزارە ئەگەر دەتەوێت چاکە و نوێژ و ذکرەکانت بۆ کەسی بەرامبەر بڕوا بڕۆ غەیبەتیکە بڕۆ قسەی پێ بڵێ بڕۆ بوتانی بۆ بکە هەتاوەکو تۆ کەسی بەرامبەر ئاها باسیکەی لە مەجلسەکانت ئەنی ڕقی خۆتی بەرامبەر بڕۆژی دڵنیا بە لە چاکەکانی تۆ دەڕوا بۆ سەر چاکەکانی ئەو یعنی تۆ نوێژ دەکەی لە جاتی بۆ تۆ بنووسێ بۆ ئەو دەنووسێ ئەوەندە کارەسات ئەوەندە ترساکە بۆی پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە باسی مفلیس دەکاتە فەرمێ من المفلس چێ مفلیسە لە ڕۆژی قیامەتدا جان المفلس فينا سەحابە وتیان لە دنیادا لای ئێمە مفلیسە و کەسێ لەیسە لەهو دینار ولا درهم دینار و درهەمی نیە و کەسێکی مفلیسە و هیچ پارێکی پێ نییە فەرمووی لا مفلیس ڕاستەقینە ئەوەیە کە يأتي يوم القيامة أمثال جبال تهامة بحسنات بەئەندازەی شاخی تیهامە حەسەنات و چاکەی هەیە ئەو کەسە لە ڕۆژ قیامەت دەدێت ئەوەندە نوێژ و شەونێژی هەیە هەر مەپرسە قوڕانی خوێندە زۆر بەڵام ضربە هذا شەتەمە هذا لە فڵان کەسی داوە جنەی بە فڵان کەس داوە زمانی بە غەیبەت بەرامبەر فڵان کەس بەکارهێناوە ئەو خاوەن مافانە هەموویان دێن داوای چاکەی خوا دەکەن نوێژت لێ دەبا زەکاتت لێ دەبا ذکرەکەت دەبا تاوەکو تۆ هیچت نامێنێت ئێستا لەوانەیە هێشتا زیاتر غیبەت خەڵکت کرد بوو چاکەش نییە بیان دێ ئەو کاتە پێغمبەری خوا دەفەرمێ عەلەیهی سڵام خوای گەورە خراپەی ئەوان دێن سەر شانی تۆ یعنی ئەو کەسەی تۆ غیبەتی دەکەی نوێژەکەی خۆتی دەدێ ئەوە یەک هەر ئەوەندەش نییە ئەگەر غیبەتەکەت تەوبەی لێ نەکەی بەردەوامی لەسەری خراپەی ئەو کە ئەو تاوانی کردووە بۆ تۆ دەگوازرێتەوە چاکەی تۆ بۆ ئەو دەڕوا خراپەی ئەو بۆ تۆ دێ بەس لەبەرچی لەبەرەوەی تۆ غیبەتت کردو هەتا غیبەت یەکێکە لە کەبائیر بەڕاستی وەکو ئیمامی زەهەبی و غەیری ئەویش لە کتابەکاندا ینی بە کەبائیریان داناوە تاوانە هەرە گەورەکان لە ڕیزی زینا و فڵان و فڵان کە کەبائیرمان هەیە لە شەریعەتدا ئەوەندە خەتەرە بۆی بڕاستی ئامۆژگاریم ئەوەیە کە زمانمان بپارێزین بەتایبەتی لە غیبەتکردن و لە ناویشدادا غیبەتی ئەهلی فەزڵ مامۆستایان طالب العلم ئەوانەی کە ڕۆژەی چاکیان هێشتی باشیانێ ئێمە زمانمان بەوانە بە خراپ نەگەڕە و غیبەتیان نەکەین بەڵکو ئەگەر توانیمان قل خەیرن ئەو لیەصمت قسەی چاک بکەین ئەگەر نا قسەی چاک نازانی بێدەنگ بوون بێدەنجەکە بۆ ئێمە سەلامەتترە والله أعلم بارك الله فيكم. مامۆستای بەڕێز ئەرێ خەوتن لەسەر دەم جاییزە و ئەو فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەفەرموێت ئەم جورە خەوتنە خەوتنی ئەهلی ئاگرە ئایا ئەو حەدیثە صحیحە؟ بەڵێ ئەم حەدیثە واردە و خەوتن لەسەر دەمیش نەهی لێکراوە بەڵام زانایان تایبەتیان کردو والله أعلم بە مزگەوت یعنی کەسێک لە مزگەوت قەدەغەیەکە لەسەر سک درێژ بێ ئەما لە دەروی مزگەوت حەدیثەکە دەروی مزگەوتیش دەکرێتەوە هەندێک دەفەرمووە عامە هەمووی دەکرێتەوە هەندێکیش دەفەرموو نا باسەکە باسی مزگەوتە لەناو مزگەوتە تۆ نابێت لەسەر دەم درێژ بی لەسەر سک درێژ بی ئەما لە دەروی مزگەوت دەتوانی و لە ڕووی تەندروستیشەوە ینی باشترین شێوازی خەوتن ئەوەیە کە لەسەر ڕاست لای ڕاست ئینسان بخەوێت نەک لەسەر دەم و نەک لەسەر پشتیش چونکە جەستەی ئینسان ئیسراحەت ناکە دامەکانی جەستەی ئینسان خوای گەورە وا بنیاتی ناوە کە لەسەر لای ڕاست هەر ئەندامی بچێتە شوێنی خۆی ئیسراحەت کە جا بۆی کە ئینسان تووشی ئەو نەهێ نەبێت کە لەو حەدیثەدا هاتووە وا باشە کە لەسەر دەم نەخەوێت چونکە لە سەلەفی ساڵح جا لە سەحابەشدا واردە کە کەسە لەناو مزگەوت پاڵیان داوەتەوە لەسەر سک هاتوونە نەهیان کردوتیانە کاک هەستن ئەوها مەخەون بۆیە لە دەروی مزگەوتی ئینسان پابەند بێ بەوە بۆ شێوازە نەخەوێ باشە والله أعلم. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز کاتێک کە مرۆڤ دەپژمێت
و لە دەرسەکەشدا ئامۆژەت بە بادینیدا مامۆسای بەڕێز بادینی پێ دەڵێن بێهنشین. بەڵێ بهنشین ما بەڵێ دەفەرمێت ئایا کاتێککە مرۆڤ بهنشین بێهنشین بەلێ باڵا باڵا بارك الله فيكم دەفەرمێت ئایا کاتێککە مرۆڤ دەپژمێت جگە لە وتنی الحەمدولله ئەو دوو ذکرەش هاتووە یەکەم الحەمدولله على كل حال دووەم الحەمدولله رب العالمين. ئەوەی کە واردە واضح ڕوونە الحەمدولله هاتووە ئەمە هیچ گوێتیان نیە بەڵام الحەمدولله على كل حال بەڵێ لە هەندێک سەردا هاتووە ئەمما الحەمدولله رب العالمين ئەوە لە سەحابە وارد بووە بەڵێ ئەوە واردە هەرێشێک لەوانە ئینسان بیکە بەڵام ئەوەی کە مەشهورە ئەوەی کە دیارە حەدیثەکە واضح ڕوونە ئەوەی کە بڵێ الحەمدولله ئەمما الحەمدولله على كل حال على كل حالی بۆ زیادکەی یان الحەمدولله رب العالمين ئەوە عملی سەحابەیە والله أعلم الصحابة ئەوان بەکارهێنا وەکو شێخ ابن باس رحمەتی خوای لەبێ لەسەر ئەوە باسی ئەوە دەکا کە دەفەرمێ ئەو دەستاواژە هەردووشان الحمد لله على كل حال والحمد لله رب العالمين وارد بووە لە سەحابە بۆیە ئەگەر کەسێک ئەوانش بەکاربێنێ والله أعلم خلافی سنت نییە و کێشەی نییە بەڵام دەست بگرێ بە واضح ڕوونەکە کە بەس الحمد لله کافیە ڕاستە بارك الله فيكم مامۆسای بەڕێز ئایا زۆربوونی باوەشین کە ئەوی سەر ئێمەی سوڕان دەڵێن باوشک لە ناو نوویستدا بچوو کارێک دەگەڕێتەوە ئەوەی کە لە ئەثەردا هاتووە شەیطانە بەتایبەتی لە ناو نوێژدا چونکە لە ناو نوێژدا شەیطان دێت بۆ ئینسان لە ڕاست و لە چەپی بۆی کە مەشغوڵت کرد هیچێ لە ڕێگاکان بۆی کە مەشغوڵ کە ئەوەی کە باوەش کرد بە بادینی چ پێ دەوترا مامۆسای بەڕێز باوشک باوەشک بەڵێ هەوڵدا ئەو حاڵەتە دەکات چونکە باوەشک یان باوێشک لای خۆمان هۆکارەکەی خاوبوونەوەی جەستەی ئینسانە خەوە بێتاقەتیە شەیطانیش لە نوێژدا وا دەکا کە تۆ بێ ئاگاوی لە نوێژەکەت بێتاقەت بی بەرەو خەو بتباتەوە بۆی تووشی باوێشکت دەکا ئەوەی کە هاتووە والله أعلم هۆکارەکەی شەیطانە وەکو لایەنە شەرعیەکەی ئەمما وەکو لایەنێ تەندروستیەکەی هۆکارەکەی جەستەی ئینسانە وەگوتم مادوێتی کەسێک کە زۆر ماندووە تووشی باوەشی دەبێت کەسێک کە خەوی دێ تووشی باوەشی دەبێت ئەو هۆکارەکەیەتی والله أعلم بەڵام باش نییە ینی وەک لە حەدیثەکەدا داهاتوو دەفەرمێ رد التثاؤب ما استطعت يعني هەوڵ دەی باوەشی ڕەتکەوە تا دەتوانی ئینسانی مسلمان دائما چست و چالاک دەبێ وا دەرکەوێت نەک هەواڵ و دەرکەوێت دوێنێ لە بەرامبەر مامۆستا لە شوێنێکی گشتی تۆ باوەشک بدەی جوان نییە ینی کەسی بەرامبەر وا تێ دەگا کە تۆ خەو دێزاری بۆیە لە ناو نوێژدا بەتایبەت هەوڵدەی کە باوەش هات تۆ بیجێڕێ ڕەتی کێوە بۆی کە تووشی ئەو حاڵەتە نەبی کە خەواڵویی پێوە دیار بێ بێتاقەتی پێوە دیار بێ ئەمە کارەکەی وتم لە لایەنە شەرعیەکەی باسیەوە دەکرد کە لە شەیطانە کە ڕووی تەندروستیشەوە ئەوەیە کە پەیوەندی بە ماندووبوون و خەوی ئەو کەسەوە هەیە بارك الله فيكم مامۆسای بەڕێز ئادابی هەشتم دوو پرسیاری بە خۆی دەگرێتەوە پرسیاری یەکەم دەفەرمێت ئامۆژگاریتان بۆ ئەو کەسانەی کە زۆر لە کۆڕ و مەجلسەکان زۆر غەیبەتی خەڵک دەکەن ئەوە بڕگەی یەکەم بڕگەی دووەم هەروەها زیکری کەفارەتی مەجلس دەبێتە هۆی لێخۆشبوون لە تاوانەکانی غەیبەت لەو مەجلسەدا وەکو غەیبەت باسمان کرد مەسەلەی غەیبەت بۆی دووبارە یەکەنەوە ئەمما زیکری کەفارەت سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك ئەوە دەبێتە مای کەفارەتی غەیبەت لەناو مەجلیسدا نەخێر غەیبەت تاوانێک کە بەو زیکرە ناسرێت بەڵکو تەوبەیەکی نەسوحی دەوێت جار وایە لەوانە گەردن ئازایی کەسی بەرامبەری بێت چونکە غەیبەت حەق و ناسە کە تۆ باسی کەسێک دەکەی غیبەتی کەسەکەی حەق و نەس لەوانە ئەو کەسە وا پێویستە کە گردندا ئازاکە ئەمما ئەو زیکرە دەبێتە کەفارەتی چی کەفارەتی ئەوەی تۆ لەو مەجلیسەدا بۆنە باسی دنیات کردووە زۆر پێکەنیوی بۆ نمونە زیکرت کەم کردووە المهم هەر شتێکت کردبێ کە ینی مباحە یان بەلای ناشەرعیدا ڕۆشت بێ ئینشاءڵڵا ئەم زیکرە دەبێتە کەفارەت کە ئەو تاوانەی تۆ بینی خۆت و خوایە ئەمما تاوانەکەت تعدی بوو تێپەڕی بۆ حەقی خەڵک حەق الناس ئەو کاتە ئەو زیکرە نابێتە کەفارەت تەنها کەفارەتی ئەوەی کە حەق الله بەڵێ دەکرێت بڵێن ئەوە کەفارەتی ئەوەی کە ئینسان لە مەجلیسدا شتێک بکات کە پێشێل مافی خوا بکات ئەو زیکرە دەبێتە کەفارەت
بەڵام بۆ حەق و ناس نابێتە کەفارە. والله أعلم. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز لە ئادەمی نوام تۆزێک باسی ئافرەتی کردووە دەفەرموێت هەندێک ئافرەت زۆر بەناو ڕێگاوانەکان و بازار دەسڕێنەوە بەبێ ئەوەی کە کارێکی گرنگیان هەبێت هەروەها لە ناوەڕاستی ڕێگاشدا دەڕۆن و هەندێک جار مافی ڕێگا و بان نادەن. ئەمە حکمی ئەوانە چۆنە مامۆستای بەڕێز؟ والله مەسەلەی ئادابی ڕێگا هەم بۆ پیاوان بناوەڕاست ڕێگانی مافی خەڵک ڕێگاکە هەمووی داگیرکات چ جای ئافرەتان بگرە کاتێک کە ئاەتی حیجاب دابەزی و کاتێک کە ئەوە ینی خی گەورە ئەوەی دابزان کە ئافرەتان دەبێ حیجاب بکەن و ڕێگا چۆڵکەن بۆ پیاوان دەفەرمون ئافرەتانی سەحابە کاتێک کە بە ڕێگادا دەڕۆشتن نەک هەر بە ناوەڕاست ڕێگادا نەدەڕۆشت بەلا لێوای ڕێگاکاندا دەڕۆشتن بە جۆرێک لە دیوارەکان نزیک دەبوونەوە ینی عاباکانیان جلەکانیان دەخشا لە دیوار ئەوەندە خۆیان دەدا لا ینی خۆیان لا دەدا لە ناوەڕاستی ڕێگا بۆی کە تووشی ئیزدیحام لەگەڵ پیاوان ئەوە ئافرەتانی سەحابە ئاوها بوونە بڕاستی ئافرەت موسڵمانیش ئەمڕۆ دایکان و خوشکانیش بە هەمان شێوە لە بازار لە ڕێگا لە مەکتەب لە زانکۆ لە ڕێگای چوون بۆ مزگەوت بۆ دەرس نابێ مزاحمەی پیاوان بکەن ینی هەوڵدەن لەگەڵ پیاوان تێک بگیرن بەرامبەرێک بۆستنەوە لەگەڵ یەک بڕۆن تێکەڵ بن بە ناوەڕاستی ڕێگادا بڕۆن هەتا بتوانێت لای ڕێگا بگرێت وا بەتایبەتیش لە بازار بەداخەوە ینی کەمتر ئەوە جێبەجێ دەکرێت لە بازارەکان لەبەرێک هەم قەڵەباڵغی هەمیش ئافرەتانی ئەمڕۆ بەڕاستی ینی هەم لە جروبەرێک هەم لە ئاداب پابەندی ئەو ئادابانێنی کە لە شەریعەت داهاتوو بەداخەوە ئێمە لە کۆمەلگایەکی موسڵمان داین بەڵام کاتێککە دەچێت بازار هیچ ئادابێکی ئیسلامی نابینی ینی ئافرەتێکە بە ناڕاستی ڕێگادا دەڕۆ ئەگەر تۆ خۆتی لێلاندەی کە پیاوی ئەو هەر خۆی لا نادا ئەو هەر خۆی سڵ ناکە کە ئەنەما هیچ دەگۆڕێنێ ئەمە لەگەڵ حیا و حشمەتی ینی ئافرەت نایەتەوە بەڕاستی بەڵام ئافرەتانی سەحابە و باسم کرد ینی ئاوها بوون ئاوها تەطبیقی شەریعەتیان دەکرد کە خی گەورە چی دەوێت ئەوان جێبەجێ دەکرد اختیڵات و تێکەڵاوی نەبێت لەگەڵ پیاوان نەیان دەکرد ڕێگا ناوەڕاستی ڕێگا چۆڵکەم و پیاوان ئەوان بە زیادەوە ئەو ئاەتیان جێبەجێ دەکرد کە بەلا ڕێگاکاندا بوو جابۆی بڕاستی خوشکان بە تایبەتی ئەوانشی کە پابندن بەدین ئەوانەی حیجابن ئەوانەی کە سیمای دینداریان پێ دیارە زیاتر لە خەڵک دەبێم ئادابانە جێبەجێکەن بەڵکو ئامۆژگاریشمان بۆ ئەوانەیەکە ینی ئەگەر سیمای دینداریشان پێێنێ بەڵام خۆیان پێ موسڵمانە ینی مزاحەمە و تێکەڵاوی و منافەسەی پیاوان لە ڕێگادا ئەمە ڕاستی لەگەڵ حیا و حشمەتی خوشکان و دایکان نایهاتەوە ئافرەت تا ئەو کاتە سەنگینە کە شەریعەتی خوا جێبەجێ دەکات کاتێک کەوان بە ناشەرعی جوڵایەوە بە ناشەرعی ڕێگای کرد خی گەور ئەو حەق و ئەو سەنگین و ئەو قورسایە لە دڵی پیاوانیش بەرامبەر بە ئافرەتان دەردەهێنن ئافرەت قورس و قورسایی و پێگەی خۆی پارێزراوە تا ئەو کاتێک کە ینی پارێزگای لە سنوورەکانی خوا دەکات بۆی داواکار لە خوشکان کە بەڕاستی ینی ڕەچاوی ئەو ئادابانە بکەن بارەکەڵڵاه. بارك الله فيكم. مامۆستای بەڕێز لە ئادابی ئەخیر و پرسیاری ئەخیر دەفەرموێت هەندێک کەس هەن ماڵ و سامانیشیان هەیە بەڵام جلوبەرگیان جوان و ڕێکوپێک نییە و گرنگی بەخۆیان نادەن ئایا ئیسلام چۆن گرنگی بەم فەقەرەدایە؟ ئیسلام خی گەورە دەفەرمێ وەئەما بنیعمەتی ڕەبیکە فەحەدیث ینی کاتێکە خی گەورە نیعمەتێکی پێدای دەبێت تەحەدوثت هەبێ بەو نیعمەتە تەحەدوثی نیعمەت چییە یانەوەتە بە قسەیە بۆنە تۆ لەشت ساغا کاتێک کە لە مەجلیسێک بووی لای کەسێک باسی لەش ساغی کرا تۆ بڵێ ئەلحەمدوللا خی گەورە لەش ساغی پێداوی باسی نیعمەتەکەی خوا بکە تەحەدوث بنیعمەتی خوا لە مەسەلەی جلوبەرگیشدا هەروە کە کەسێک کە خی گەورە ماڵ و سامانش پێداوە دەبێ شوێنەوار و ئەثەری ئەو نیعمەتی خوا بەو کەسەوە دیار بێ وەک لە ئەثەرەکەدا هاتووە خی گەورە پێخۆشە ئەن یوڕا ئەثەرە نعمەته على العبد ئەو کەما قال خی گەورە پێخۆشە ئەسەری نیعمەتەکەی خۆی بەسەر بەندەکانی خۆی ببینێ ماڵ و سامانی پێدای باجلێکی جوان لەبەردابێ ئاسایە باسارێکی باش و گونجاوتە بێ ئەوە ناچێتە قاڵبی ئیسرافەوە تەکەبورەوە ناچێتە قاڵبوو بەڵکو تەکەبور ئەوەیە کە بەو ماڵ و سامانە خۆت هەڵکەشی بەسەر خەڵکدا خەڵک بەکەم بزانی یان تەکەبورەوەی کابرا نیەتی قەرز دەکا خۆی تووشی مەشەقەت دەکا بەس چییە دەوڵەمەند دەرکەوێت سارێکی باشی هەبێت جلێکی باشی لەبەردابێت ئەوەی ئیسرافە
ئەمە خی گەور نیعممەتێکی پێداوی هەڵ دێ و نیعممەتی خوا پێێتەوە دیار بێ ئەوە ناشەرعی نیە بەڵکو پێویستە لە جلبەرگ و لە سیمادا نیعممەتەکانی خوا دەرکەون